ئاشتی پەروەردگارتان لەبێ خۆشەویستانم. لە وانەی دووەم لە دەرسی ASP.NET بە خزمەتتان شاد بوومەوە. لەو وانەیە باسی چۆنیەتی دروستکردنی فۆرمی ریجیستەرەکەین، چۆن ئێمە ئەم جارە خۆمان ریجیستەرکەین ئەگەر هاتوو یوزەرمان نەبوو لەناو ئەم ئەکاونتیان ئەم سیستەمەی کە هەمانە. سەرەتا من پرۆژەکەم ئەکەمەوە ڤیژوال ستودیۆ 2019 ئەبیتەوە من سەرێک لێرە بدەم ئەو دیزاینی کە ئێمە هەڵمان بژاردووە ئەم دیزاینیە، ئەم دیزاینە لە کۆدپین.io سوودم وەرگرتووە. ئەمە دیزاینەکە ئامادەیە، تەنها من ئەم کۆدانە کۆپی ئەەکەم و پیش لەسەرەکەم. زیاتر ئێمە گرنگی بەلایەنی پرۆگرامینگەکەی دەین. وێب ئەپلیکیشنی یەکەم هەڵەبژێن چکە ئەمە پرۆژەی پێشترمان بوو کە ئیشمان لەسەرەکەین. دەوڵ کلیک لەسەرەکەم کەمێک شاوەڕێ ئەەکەم تاکو دێ تا ئەمە دێ من بێم لێرانە ئۆکەی بالۆت بێ کەمێک چاوەڕێ بکەین. ئۆکەی ئەمە دێم ئەم کۆدی HTML کۆپی ئەەکەم چکە کۆدی HTML لە دوو شوێن استیفادەی ئیشمان پێە. یەکێک لەوانە لە بینی بەدی ئەم بینیە کۆپیەکەین تاکو تاجی بەدی قەپاتە بێ. ئۆکەی ئەمە بەشی یەکەم. دەین ئەمە لە چ فۆرمێکدا ئەنێن، ئەمەش گرینگە بەس کەمێک تا فۆرمەکان لۆ دەبێت کەمێک کاتیەوێ بەڵێ. ئۆکەی سەرتا من فۆرمێک دروست دەکەم کلیک دەستە ڕاست ئاچمەوە ئەد وێب فۆرم بە هەمان ستێپەکانی وانەی یەکەم کە باسمان کرد، بەڵام کەمێک چاوەڕێکەین. خۆشەویستانم بۆ ئەوەی کە کێشەت نەبێ لە ASP.NET لە زۆر مێتۆدەکان و ئەو بەشانێک ئێمە ئیشی تیا ئەکەین، هیوادارم خۆتان فێری ویندۆز فۆرم بکەن، چونکە لە ویندۆز فۆرم ئەو شتانێکی ئێمە هەمانە لێرانە، هەمان ئەوەی کە لە ویندۆز فۆرمە، بەڵام لێرە لە هەڵم کرد تەنها لێرە لە وێب ئەپلیکیشن بەکاری دەین. هەتا ASP زۆر جیاوازی نییە لەگەڵ ویندۆز فۆرم. وێب فۆرم کلیک لێکەم بە ناوی ریجیستەر، ئابزانم سپێڵەکەی بەم شێوەیە ریجیستەر کرد. ئۆکەی دێمە سۆرس کۆد ئەم فۆرمە بە سەرتا ئەمە دابخەم، ئەمە لێرە ڕەشکەمەوە لەم فۆرمەیە مەستەیپی یەکەمانە هەمیشە. ئۆکەی ئەمەمان کرد. دواتر دێم بینی هەیت دێمەوە سەرەوە لێرە تاجی هەیدەکە کۆپی ئەەکەم. ئەم جارە تاجی هەیدەکە بە هەموو شێوەیەکەوە کۆپیم کرد. ئۆکەی هەیدەکە ڕەشەکەینەوە، پێویستمان بە هەیدەکە نییە، ئەمەش پرێنتەکەین. ئۆکەی لێرە چی کردووە؟ لێرە فایل style.css ئەد کردو، باشە ڕێف css style.css یعنی لە فۆڵدەری css لێرە فۆڵدەرێکەکەینەوە چینە پرۆژەکە، یان ئەتوانین هەر لێرە کلیک دەستە ڕاستکەین. باشە ئەد فۆڵدەرمان هەبوو، ئەد نیو فۆڵدەر، ناوی فۆڵدەرەکەمان ناوی چیان css. باشە css. ئۆکەی css چکە دوانێ فۆڵدەری وامان هەوی بەم ناوە قبوڵی نەکرد. ئۆکەی ئەمە ڕەشەکەین. لێرە ئەم css کەمێک دەستکاری بکەین لەم ستایلە، چکە ئێمە بە لینک وەرمان گرتووە بۆ دیتمان لە لینکی css، بەڵام ئەم ستایلە خۆی ئۆتۆماتیکی لە دایرێکتەکە بێ. ئۆکەی لێرانە بەمان شێوە فایلەکەین دێنە سەر ئەد نیو ئایتەم، دەتوانین فایلی css لە حقیقەتا زیادکەین ئێمە، یانێ تەنها فایلی ئەوە نیە ئێمە ئەتوانین زیادکەین. ئۆکەی ئەمە ستایل شیتە ئەگە سیرکەن، ئەمە ستایل شیتە، بەسمە ناونا ستایل css ئەدمین کرد. ئۆکەی فایلەک لێرە زیاد بوو. ئۆکەی لێرە خۆی بای دیفۆڵت مادام ئەوەیە ئەتوانین کۆدەکانی css چیا
ناشر کنترل ای کنترل سی اوکی دێمەوە ئێرانە کنترل سی چێکم اوکی بۆ چ بوو ئەوە کامل فایلی ئەوە بوو هێنامان دواتر بێنە سەر دیزاینەکەی بەم شێوەیە شتێکی جوانە باڕانی کەین مادە فایلی CSS مان دانا و HTML-ەکەشمان هێنا هیچ کێشەیەکی نابێ باوەڕ ناکەم کێشەی هەبێ بەڵام دەبێت چاوەڕێکین تاکو لۆ دەبێت اوکی وابزانم لۆد بوو بەڵام کەمێک چاوەڕێ بکەین کەمێک چاوەڕێ بکەین زانین چی ئەوێ ڕایگرین توخوا کێشەیەکی هەیە مەستۆپ بکەین اینجا لە پرۆژەکە ڕانکەینەوە کەمێک چاوەڕێ بکەین بزانین دیزاینەکەی چۆنە ریجیستەر ASP.X-ەکەمان خۆی کاتێک پرۆژەکە ئەکەینەوە سەرەتا تا ڕەنەبێ کەمێک کاتیەوێ بەجددی کەمێک کاتیەوێ تاکو هەموو پاکێژەکان و لایبەریەکان کۆنێکت دەبێ بەتابەت لەگەڵ داتابیس کۆنێکتمان کردووە اوکی ئەگە سیرکەین ئەمە فۆرمەکەمانە شتێکی جوانە لۆگین یوزەرنەیم ئیمێل پاسوۆرد کۆنفی پاسوۆرد اوکی ئەشتوانین یوزینگکەین و بەم شێوەیە اوکی جەماعەت بگەڕێنەوە سەر کۆدەکەمان ئەمە ستۆپ بکەین بینە سەر سەرەتا بینە سەر داتابیسەکە کەمێک ئیش و کار سەر و کار لەگەڵ داتابیسەکە بکەین هەندێک کوێری بنووسین اوکی داتابیسەکەمان ستودنت بوو داتابیسەکەمان بوو لێرانە پێم سەیرە بەس یەک داتابیسی داوە بەڵام ئەمە کەمێک کاتێک تاکو لۆ دەبێت اوکی ئەم پێشمانە سەر ئەم داتابیسە نەکردووە اوکی جەماعەت یەک ریفرێش لێرە بکەنەوە خۆی جارێکی تر هەمووی لۆ دەبێتەوە دواتر سەر ئەدمین لە ئەدمین کوێریەک دروستکەین یان open new table new query open table definition ئەکەمە بەم شێوەیەشان بکەن تەنها داچی ئیمێڵ زیاد دەکەین بەڵام کەمێک چاوەڕێکین کۆمپیوتەرم ئەمڕۆ زۆر خاوە هۆکارەکەی نازانم چییە بەڵام کەمێک چاوەڕێ ئەەکەین اوکی ئەم جارە پێویستم بە ئیمێڵە ئیمێڵ زیاد کەم ئیمێڵ گوتمان ئەویش هەر ڤارچارە یان هیچ کێشەیەک نییە ناوچار بێ یان ڤارچار بێت تا دواتر ئەمە ئەپلۆد دەکەینەوە ئایدی یوزەر پاسوۆرد ئیمێڵ باشە بەس ئایدیەکە بکەینە دیفۆڵت ئایدنتیتی بی ئایدنتیتی بی بابزانم لێرە ناکرێت دەستکاری بکەین لێرە تایپی ئایدی نۆڵ توانی نۆڵ بێن توانی نۆڵ بێن ئێکس و کەی و ئایدنتیتی بوو لێرەخوا ئایدنتیمان هەیە ئەڕۆی بکەین IC identity true یەک بی یەکێک بڕوە مانای چۆن یەکی یەکێک بڕوە یعنی ئەم جارە ئێمە خۆمان ئایدی داخل نەکەین ئایدی خۆی ئۆتۆماتیکی زیاد بێ یعنی چۆن بە ئایدنتیتی ئەمەیان ئەپلۆد دەکەمەوە کەمێک چاوەڕێ ئەەکەم اوکی ئەپلۆد داتابیسم کرد اوکی ئەم جارە ئەپلۆدم کردەوە لێرە ئەمە شۆ تیبل داتایەکەم سیرکەین ئیمێڵش زیاد بەس ئیمێڵ هەمووی نوڵە اوکی ئەمە لاب بەم با بینە سەر پەرەی ریجیستەر لە پەرەی ریجیستەر بچمەوە سەر کۆدەکان ئەم ئینپوتانە گوتم چی لێ ئەەکەین سەرەتا هەرستین کلاسەکەی دەستکاری کلاسەکانەکەین هەموو یەکەینە CS هەموو ئینپوتەکانمان دەبێت CS بێ اوکی هەرچی ئینپوتە کە هەمانە دەبێت CS بێ کلاسەکەی اوکی بەڵنەکانیشمان دەبێ ئەوانیش هەر CS بن بەڵام جارێ با لێرە بوەستین بینەوە سەر
لۆگین ستایلەکە سۆرسەکەمان دەبێ هەمووشیان ISP دوت سێرڤە یعنی ئەمەشیان کۆپیکە ئەمە دەرسی ڕابردوو باسمان کرد بۆیە ئێستا نانووسمەوە تەنها بە ئامادەی داێنێ پێیز بوو ئەم چێکبۆکسە چییە نازانم ئەمیان چی یاڵا ئەمەش بکەینە ئەمیان بەس بێمە سەر دیزاینەکە دیارە ئەیگەکە ئۆکێ تەمام ئۆکەی بێمە سەر بەتنەکە چی نووسرا بەتنەکە سینک ئەپ ئۆکێ سینک ئەپ ئۆکەی سینک ئەپ ئۆکێ ئەمە بەتنەکەیان ئەم جارە دێمە ئێرانە کۆدی بەتنەکە دێنم بەڵام شتێکی تر ماوە لە یادمان نەچێ پێویستە هەموو ئەمانە دابخەین بەتن ئۆکێ ئەمەش کۆدی بەتنەکە بەما شێوە ئەمە کۆپیەکەی ئۆکێ بێن بەتنەکەش تێکس بۆکس بوو ئەمیان بەتنەکەیە ئۆکێ هەر شتێک کردمان دەبێ ئێمە باکسلاشێک دابنێن کە قەزمان کە دامان خستووە ئۆکێ ئەمەمان داخست بورن ئەمەمان داخست ئۆکێ ئەمەشمان داخست ئەمەشەی دەرەکەین ASP ئەمەش داخی ئۆکێ ئەم کۆنفێرمە ئەرێ دەبێ پاسوۆر یەکسان پاسوۆر مەرجێک دانێن بەڵام ئەتوانین ئەم کۆنفێرمە لابین لە لۆگینەکەمانە پێویستمان بەمە نەبێ ئۆکێ ئەمەمان کرد دواتر دەینە سەر بەشی دیزاین سیرکەن جەماعەت دەینە سەر بەشی دیزاین کلیک لەسەر ئەم بەتن ئاکەین ئەمە یەکەم ئەنووسین یوزەر ئەوەی دووەم ئەنووسین لە ئایدی باشە لە ئایدی دەنووسین یوزەر ئەوەی دووەم ئەنووسین ئیمێل ئەوەیە ئەنووسین پاسوۆرد ئۆکێ ئەمەشمان گرنگ نییە و ئەم بەتنەش گرنگ نییە بەس تێکستەکەی بکەینە ریجیستەر بکەینە ریجیستەر ئەمە بەم شێوەیە دەستکاریمان کرد بەڵام زانین خوا بۆچی کەمێک دیزاین دەستکای گۆڕدراوە ئەم دیزاینە سیرکەین CS کلاس تەواوە CSS ئۆکەی ئەمیان لە کۆتایی باکسلاشیان هەیە بەڵام ئایدی یوزەر ئایدی میل ئایدی پاسۆ خۆی بای دیفۆڵت ئەمانە زیاد بەڵام ئەتوانین ئەمە چی بکەین پێویستمان بمانە نییە لە حەقیقەتە ئەمانە ڕشکەینەوە تاکو کێشەمان بەبۆ دروست نەکەن چکەمە بای دیفۆڵت ئەمە داومانە پێیان ID ئیمێڵە سەر دیزاین ئەمیان گۆتم یوزەرە یوزەر ئەمیان ئیمێڵە ئەمیان پاسوۆردە ئۆکەی ئەم بەتنە گۆتم ریجیستەرە دەبڵ کلیکی لێ ئەەکەم کە دەبڵ کلیکم کردێمە سەر لۆگینەکە لەسەر بەتنی لۆگینەکە دەبڵ کلیکەکەم ئەم کۆدە ئەبە هەرڕێک ئەم کۆدە ئۆکەی ئەم کۆدەم برد دێمە سەر ریجیستەر دەبڵ کلیک لەسەر ئەم بەتنە ئەەکەم ئەم کۆدە دائێن یەکەم کۆدی ئێمە سیرکە ئەمە سەڵێکت ناکەین باشە سەرتا بە ئەمە ئەم کۆدە ئەوەکەین بەڵام لە لۆگین پێویستمان بەمەیە کە ئەم دوو لایبەری لێژ بین کێشەمان لە بۆ دروست نەکەن ئۆکێ جەماعەت سەرتا ئێمە ئینسێرتەکەی باشە نووسین ئینسێرت into ئەدمین ئۆکەی ئەدمینە وێرمان ناوێ باشە ئەمە ڕشکەینەوە وێر values ئۆکەی ڤالیوەکان یەکەم ڤالیو سیکەن جەماعەت کۆ ڤالیو یەکەم باشە ئەو ڤالیو یەکەم ڤالیوی دووەم گوتمان چییە گوتمان ئیمێڵە فاریزەشکەش
ئەکەینە چی؟ ئەکەینە ئیمێل. باشە کۆکۆ ناو ئێرە نانووسن ئیمێل سیرکە خۆی بای دیفۆڵت ئیمێلدا دۆت تێکست ئیمێل دۆت تێکست دۆت ترین باشە ترین مێثۆدە پێویستی بەم توانەیە. ئۆکەی پاسوۆردەکەش بامان شێوە سیکەن لە پاسوۆرد کێشەیەکمان هەیە بزانین ئەم کێشەیە چی ئەمە فاریزە. ئۆکەی ترێمەکە تەواو بوو. ئەگەر ئەمە ڕەشکەمەوە توانێژدا بخەم بزانم کێشەکەمان چییە. ئۆکەی ئەمە کێشەیەکەیە لێرە ئەمەمان بیرچوو سیرکەن لێرانە ئیرۆرمان هەیە کۆتایی بە ئیرۆرەکان نهاتووە. ئەمە کەوانە بوو لە بۆ ئەمەیە باشە بەڵام ئەمە پێویستی بەم شێوەیەش چکە ئەمە کەوانەیە لە بۆ ئەم ئینپوتانە. ئەمە چیمان کرد ئێستا ئینسێرت ئینتو ڤالیومان کرد لە بۆ یەکەم ئایدیمان پێویست ناکات چکە ئایدی بای دیفۆڵت ئایدنتیتیە هەرچەند ئەتوانین لێرانەزانین چی بکەین ئەتوانین بەتاڵی بەجێبێرین بەتاڵی بەجێبێرین بەم شێوەیە یعنی ئێمە داخل ناکەین بەس نەشنووسی خۆی بای دیفۆڵت یعنی داخلمان نەکرد یەکەم یوزەر تێکست پرەیمە یعنی لە ریجیستەر فۆرمی ریجیستەر ئەمەیان تێکستەکەیە باشە دووەمیان ئیمێڵە سێمیان تێکستە باشە ئەمەیان یوزەر پاس ئیمێڵ پاسوۆرد سیرکەن لێرانش قەزمان لەم ئایدیە وەرمان گرتیتەوە ئەمە هەرسێک ئایدیەکان وەرگرتەوە لەناو ئەم لیستە یەک لیست ئینپوت ڤالیومان دایتە چی دایتە ئەدمینی بە شێوێک ئینسێر ئینتو بەم شێوە دواتر ئێستا ئێمە چیمان کرد ئێستاە بەم شێوێ مەرجمان دانایە ئەگەر هاتوو ئەوەی ببورن کۆنێکشنمان داناوە لە دوای ئەوە کویریەکە بوو ئەوە کۆنێکشنە دوای کۆنێکشنەکەمان ئۆپن کۆنێکشن کردیان دوای SQL کۆماندێکمان دروست کردیان بە ناوی SMD دوای کۆماند تێکست کویریەکەمان دایتێ و کویریەکەمان دروستمان کرد دواتر کۆنێکشنەکەمان دایتێ دوای ئەو کویریەمان لە بۆ ئەکسکویت کە ئەکسکویتی کرد لە ڕێگای ڕێندەرەوە ئاوتپوتەکەمان پێ ئەگەر ڕاست بوو بابچتە داشبۆرد ئەگەر ڕاست نەبوو بازارش کاتوانیم گەرەوە پەرەی ریجیستەر پێویست ناکات بنووسین خۆی ئۆتۆماتیکی گەرەوە ریجیستەر بە ئەم ستەیپە تەطبیق بکەین بزانین خوارد داتا ئینسێرتە بیان ئینسێرت ناوی کەمێک چاوەڕێ بکەین تاکو ئۆکەی سیرکەن ئیرۆرێکمان هەیە ئۆکەی لە فۆرم ریتێرن سێرڤە سەرەتا ئێمە بینەوە ئەمە ڕابگرین لە سیرکەن لە لۆگئینە بگورن لێمە سەر لۆگئین ئێمە سەر کۆدەکەی لە فۆرمەکە ئێمە پێویستمان بەمە زیاد بکەین بەڵام لە ریجیستەر وابزانم زیادمان نەکردبوو گەر لە هەر فۆرمێکە ئێمە ئەمە زیاد نەکەین کێشەمان لە بۆ دێنێتە پێش تەنها پێویستمان بەمەیە ئۆکەی ئەم جارە ئەمە ڕەن بکەینەوە وابزانم نابێ کێشەمان هەبێ ئەم جارە ئۆکەی سیرکەن ئەمە کریێت زیاب ئەوێ ئەمە ریجیستەرە و ئەمەش فۆرمەکەمان یەکەم هادیمان هەیە نووسم کاروان ئۆکەی پاسوۆردەکەی کاروان @email.com ئەم فۆنتانە چ ئەکەین کێشەمان هەیە لەم فۆنتانە کاروان @email.com ئۆکەی ئەوش کاروان پاسوۆردەکەی 1 2 3 4 5 ئۆکەی ئەگەر ریجیستەرکەن سیرکەین وابزانم ریجیستەر نەبوو بێنەوە سەر ئەدمینەکە ئێمەیان ڕاگرم سپۆ بکەم لێرانە ئیمێڵمان هەبوو یوزەرمان هەبوو پاسوۆردمان هەبوو ئۆکەی کۆدی ئەم کۆدە کۆپیەکەم سیرکەن ئەم کۆدی ناو ئێرانە هەرستم بە بای دیفۆڵت ئەم کۆدە ئەدەمە ئەم کویریەی کە هەمانە یعنی چۆن یعنی ئێمە ینی کویریەک دروستکەن لە بۆمە سەرتا تێست دەکەن کە کۆدەکەمان تەواو وەکو SQL
ئەگەر کۆدەکەمان تەواو نەبوو کەوایە ئێمە دەبێت کۆدەکەمان وەکو SQL تەواو بکەین. یەکەم داتایەکی داخڵەکەم بە ناوی کاروان، ئیمێڵێک داخڵەکەم کاروان .net، پاسوەردێک داخڵەکەم، هەمیشە پاسوەردەکەم بە کورت بێت چونکە ئێمە لە بۆ تێستە. ئۆکەی، ئەم جارە ئینسێرتی توەکەین، ئەکسکویتەکەین، بزانین ئەکسکویتە بێت. ئۆکەی، ئەکسکویت بوو کەوایە کێشەمان لە کۆدەکە نییە. ئۆکەی خۆشەویستان، یەک لەو کێشانەی کە هەمانە من ئەم ئیفەم لا نەبڕوو چونکە ئەگەر هاتوو ئەم کۆدە ئەکسکویت بوو کەواتە زیاد بووە. ئەم ئیفە لە ئەبەین، ئەم جارە ڕەنەکەین هەرچەند مادام ئیفەکەمان لا بردووە کوێریەکی زۆر ڕەنەبی، بەڵام کێشە نابێ ئینشاءڵڵا. بێین ئەم جارە لێرە داخڵکەین هادی کاروان، ئەم پاسوەردە ریجیستەرکەین. بەڵێ چۆ ناو داشبۆرد ماشەڵڵا 15 یوزەر زیاد کە زۆرمان ریجیستەر کرد، زۆر ریجیستەر بوو. ئەگەر بینەوە داشبۆردی لێران جارش کە ریجیستەرکەینە کە بە ناوی محەممەد عەلی بامەش پاسوەردەکە بۆ ریجیستەرکەین. 15 ریجیستەرکەین بیتە 15 لە 15 زیاتر پیشان نادا. ریفرێشکەینەوە بزانین کێشەی چیە. پێ محەممەد عەلی ئەمە لە 25 زیاد و سیرکەن جەماعەت، ئەمە لە 25 زیاد و IP 25 ئایدی هات لێرە ئایدی پێشفاش پێکرا 16 هاتیتە 4 هاتیتە 15 لێرە بەم شێوەیە زیاد و ئەتوانین لۆگاوت بکەین.